هەرچەنێ بەداخەوە ڕەنگە بەرامبەرەکەمان هەڵە تێگەیشتوێ پێی وابوو بێ ئەمە لە زەعیفیایە تەنەزولەکەین. باش ڕێگری لێکردنی لە بازگەی سماقۆڵی محموود سەنگاوی هەندای مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی بۆ یەکەم جار باس لەو ڕووداوە دەکات و دەڵێت ئەگەر ئەو ڕۆژە لەسەر خۆ نەبووایە ئەوە شەڕی ناوخۆ دروست دەبوویەوە. لە ئەمیانی مەراسیمی دووەمین ساڵیادی کۆچی دوایی جەلال تاڵەبانی سکرتێری کۆچکردو یەکێتی محموود سەنگاوی وتارێکی پێشەش کرد و ڕایگەیاند پێویستە مەسعود بارزانی بزانێت یەکێتیش کادر و ئەندام و هێز و ڕاگەیاندنی هەیە و نابێت کارێک بکەن کە بە زمانە زبرەکە قسە بکەن. من گێڕامیانەوە ڕەنگە کەسێکی تر بواە یان ڕەنگە من ئەو ڕۆژە زۆر لەسەر خۆ بووم کەسێکی تر وایە تووشی کێشەیەک بواە و شەڕی ناوخۆ جارێکی تر هەڵبگیرسای یان منە کوژرام کوشتنی من زۆر ئاسانە هیچ نییە بەڵام لە دوای من ڕەنگە دەیان لاوی وەکو ئەم لاوە جوانانەی کە ئیساکە ئێمە لە حزوریانە دانیشتوین شەهید بواە لەسەر ئەو مەسەلێ کەوە ئۆڤاڵەکەی هەموو ئەچێتە ملی کاک مەسعود و سەرکردایەتی کورد. ئەو ڕۆژە من زۆر لەسەر خۆ بووم بە سەرکردایەتیش داوایان لێکردم بێدەنگ بم تاکو ئیساکە جوابی یەک تەلەڤیزیۆنم نەداوەتەوە جوابی یەک ڕۆژنامەم نەداوەتەوە بەڵام کاک مەسعود حەقوایە بزانێ ئێمەش هێزین ئێمەش هێزمان هەیە ئێمەش کادرمان هەیە ئێمەش ڕاخستنمان هەیە ئێمەی ڕادیۆمان هەیە ئێمەش تەلەڤیزیۆنمان هەیە ئێمەش زمانی قسەکردنمان هەیە بەڵام نەیگەێنێتە ئاستێکە زمانە زبرەکان بەکاربێنین. سەنگاوی لەسەر ڕێکەوتنی نێوان حیزبەکەی و پارتی دەڵێت قوبات تاڵەبانی بەنیازە دەست لە کار بکێشێتەوە و پارتی پابەندی ڕێکەوتن و ئیمزاکانی خۆی لەسەر دیاریکردنی پارێزگاری کەرکووک نەبووە و مەسعود بارزانی لە بەرامبەر حکوومەت و وەزیرەکاندا حکوومەتێکی سێبەری دروست کردووە. ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەسەر پێکەنانی حکوومەت ڕێکەوتنامەمان هەیە ڕێکەوتنامەی سیاسیمان هەیە کە چی بکەین و پێکەوە چۆن کار بکەین لەسەر ئەو ئاستا حکوومەتمان دروست کرد. لە ماوەی 45 ڕۆژە وایە ئێمە پارێزگاری کەرکووکمان دابنایە بەڵام ئەوە چەندێکە بەسەریان ڕۆیشتووە بە هیچ شێوەیە ئامادە نین بێنە پێشەوە کە خۆیان ئیمزای ئەوەیان کردووە وەفایان هەبێ بۆ ئیمزاکەی خۆیان. دوێنێ بەداخەوە بینیم کاک قوبات نووسی بووی دەست دەکارە کێشمەوە دەست دەکار کێشانەوەی قوبات تاڵەبانی هەروە شتێکی ئاسایی نییە وەڵا قوبات تاڵەبانی ئێستا بێ دەست دەکار بکێشێتەوە بەیانی برادێکی تر هەڤاڵێکی تر بنێرین بۆ ئەوێ بەڵام قوبات تاڵەبانی لەسەر چی دەست دەکارە کێشێتەوە لەسەر ئەوەی کە ئەو پەیماننامەیەک ئێمە ئیمزامان کردووە لەگەڵ هەڤاڵانی پارتی جێبەجێ نابێ کە جێبەجێ نەبوو دەنگدەرانی ئێمە دەنگدەرانی کاک قوبات لێمانە پرسن باشە ئێوە لە وەختی هەڵبژاردنەکانە هاتن وعدتان بە ئێمەدا ئیساکەیەوە لە کوێن ئێوە چوونەتە ناو ئەم حکوومەتەوە لە کوێن بەرامبەر هەر وەزیرێک نوێنەرێکی داناوە حکوومەتێکی سێبەری لە بەردەم وەزیرەکانی ئەمە دروست کردووە. یەکێتی نیشتمانی کوردستان ڕەنگە ئەگەر بەو شێوەیە معامەلەی لەگەڵا بکرێت ڕەنگە تەحمل نەکات. لە نۆزدەی مانگی ڕابردوو محموود سەنگاوی لە کاتێکدا دەویست بەشداری کۆبوونەوەی مەکتەبی سیاسی حیزبەکەی لە هەولێر بکات لە بازگەی سماقۆڵی ڕێگەی پێنەدرا بچێتە ئەو شارەوە ئەمەش کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێنا و وتەبێژی ڕسمی یەکێتی حکوومەتی هەرێمی بە بەرپرسیاردانا لە بەرامبەریشدا وەزارەتی ناوخۆ ڕووداوەکەی بانەخوازرا و ناوبردوو ڕایگەیاند لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن. هەروەها قسەکانی محموود سەنگاوی لەسەر پاشگەزبوونەوەی پارتی لە ڕێکەوتنی پێکێنانی حکوومەت پاشەوە دێت. پاڤڵ تاڵەبانی کوڕەگەورەی سکرتێری کۆچکردوو یەکێتی لە گفتوگۆیەکدا لەگەڵ چەند ڕۆژنامەنووسێک گوتبووی قوبات ئیبراهیم دەسەڵاتەکانی کەم نەکراوەتەوە بەڵکو هەر دەسەڵاتی نەماوە. هەروەها وتبوویشی لەم ڕۆژانەدا هەندێک هەواڵ دەبیستن سەرتان سوڕ دەمێنێ. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام.